بلۆک ئەو کەرەستەیە کە بە زۆری لە دروستکردنی بینە و باڵەخانەکاندا بەکاردەهێنرێت لە خورماتوش دایان کارگەی دروستکردنی بلۆک بوونی هەیە کە بە سێ قەبارە بلۆک دروست دەکەن. خەباتەیەکمانە دروست خەبتەوەینەکە ڕافعە بۆمان تێرم بۆ کاپسەکە کاپسەکەش دروستێ بلۆگێک جوان دەرەکە ڕۆژێ لە عەرزەمێنە دوو ڕۆژ سێمین ڕۆژ بارەکرێ یانیوە دوو ڕۆژ ئاوڕشێنەکرێ بیستی هەیە پانزەی هەیە دەی هەیە یان بلۆگێ ڕێک و پێکە یان بلۆگێ جوانە یان چۆن چۆن بێژی بلۆگێ باشە. لەبەر نرخە گونجاوەکە و باشی جۆر و کوالێتی بلۆکی خورمات و وای کردووە لە ناوەڕاست و باشووری عێراقەوە خواستی زۆری لەسەر هەبێت. لا پارێزگەکانی باشوورەوە هاتوین لا کەربەلە و بابلەوە بۆ ئەوەی بلۆک لێرەوە ببین بۆ بیناسازی چونکە بلۆکی ئێرە چەولمەکەی پاکە و جۆرێکی باشە. بلۆکی خورمات و نرخەکەشی گونجاوە بۆیە لا ناوچەکانمان داوای بلۆکی خورماتومان لێ دەکەن. لا ناوچەکانی خۆمان نرخی بلۆک گرانە بەڵام لێرە نرخەکەی هەرزانە 2000 بلۆکی خورمات و نرخەکەی باقەت 1000 بلۆکی لای خۆمانە بۆیە خەڵکی بلۆکی خورمات و بۆ دروستکردنی خانوەکانیان بەکاردێنن. بوونی دەیان کارگەی بلۆک لە خورمات و هەلیکاری بۆ سەدان گەنجی قەزاکە ڕەخساندووە کە بێکارن. والله هذا الشغل متوفر موجود. سپاس بۆ خوا لێرە کارمان دەستکەوتووە. من لە گوندی مەفتولەوە دێم لەو کارگی بلۆکە کار دەکەم و خەڵکی سنووری خورماتوش لەم کارگەیە کار دەکەن و هەمانە دەرچووی زانکۆیە و لێرە کار دەکات. هەرێکە بەپی ئیشەکەی خۆی کار دەکات لەسەر ئامێر بێت یان هەر کارێکی تر. حمل بلوك مثلا هسه كل واحد والآلية مالته. بۆ 1000 دانە بلۆک 13 مەتر سێجا چەولم و 1 تەن و نیم چەمەندۆ بەکاردەهێنرێت. پاشتێکەڵەکردنیان بە ئامێری ئەلکترۆنی و کارەبایی بلۆکی لێ دروست دەکرێت. هەرچەندە زیاتر لە 100 کارگەی بلۆک لە سنووری خورمات و بوونی هەیە بەڵام بەهۆی ناجێگیری دۆخی ئەمنی و گۆڕانکاری بەردەوامی نرخی دراوی عێراقی بەرامبەر بە دۆلار وای کردووە بەشێک زۆر لە کارگەکان لە ئێستادا کار نەکەن. کاروان حەبیب، کورد سات نیوز، خورمات و